لە پاش بڵاوبوونەوەی دەنگۆی دزەپێکردنی پرسیاری تاقیکردنەوەی وانەی کوردی بۆ پۆلی 12 ئامادەیی لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا پێشدەستپێکی تاقیکردنەوەکان ناڕەزایی زۆری لێکەوتەوە. نوێنەری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لێکۆڵینەوەن لەسەر ئەو پرسە دەست پێکردووە و داواکاری گشتی و پارێزگاری سلێمانی و ئاسایش هاتوونەتە سەرخەت بۆ گەیشتن بە ڕاستی ڕووداوەکان. ئێمە وەکو وەڵامی وەزارەتی پەروەردە زۆر بە توندی ئەوە ڕەدەکەینەوە و ئەڵێن ئەوە ئەستۆساسی نییە. داواکاری گشتیاتۆ سەرخە لەگەڵمانە سلێمانی جەنابی پارێزگاری سلێمانی بۆکو سەرۆکی وحدەی ئیداری شارەکە و هەروەها بەڕێبەرێتی ئاسایشی گشتی سلێمانی ئەمانە بوو لە سەرخەت. لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستانیش لێکۆڵینەوەی دەست پێکردووە و داوا لەلایەنە تایبەتمەندەکان دەکات هاوکاریان بن لە گەیشتن بەڕاستی ڕووداوەکە و ئەو کەسانە دەستگیر بکرێن کە هەستاون بەو کارە. بڕوای من هەر کەسی ئەم کارە بکە بەڕاستی ئەمە خیانەتی نیشتیمانیە و هیچی کەمتر نییە لەوەی کە تۆ داعش بێنی بۆ سەر هەرێمی کوردستان و هەر کارێک یەک کەسێکیش بەڕاستیە ئەم سەرچاوی کەشفکە وەکو وایە سەرچاوی ئیرهابی بۆ سەر هەرێمی کوردستان کەشف کرد بێ. من داواکەم هەموو لایەک هاوکار بن بۆ دۆزینەوەی ئەم بابەتە. پسپۆرانی پەروەردە ئاماژە بە کاریگەریە خراپەکانی دزەکردنی پرسیارەکان دەکەن لەسەر لایەنی دەرونی خوێندکاران و دەڵێن ئەم بابەتە کەشێکی پڕ لە دڵڕاوکێ و نائارام بۆ خوێندکاران دروست دەکات بە جۆرێک کە بەشێک لە خوێندکارەکان سار دەکاتەوە وا دەکات هەندێکیان بڕوایان بە هەوڵ و تێکۆشانی خۆیان نەمێنێت. چەند بڕیارێک دابەزێنراوە ئەو بڕیارانە کە تەنانەت گرتون و سجنکردنی تیا بۆ ئەوانی کە هاوکاریان کردوە چ مامۆستا بێت چ دەرەوە بێ بێگومان کاریگەریی خراپی ئەبێ لەسەر پرۆسەی خوێندن. ئەو کاتە تۆ سەیرەکەیت ئەو کۆلیجە بەرزەکان کەسانێکە چینە ناوی کە قابلی ئەو دەرەجەیە نییە. ساڵانە لە کاتی تاقیکردنەوەکان بە تایبەتی پۆلی 12 ئامادەیی ناوبەناوە دەنگۆی بڵاوبوونەوەی پرسیارەکان بڵاو دەبێتەوە. ئەمساڵیش لە پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکان بەمبەسی ڕێگریکردن لە دیاردەی قۆپێکردن بڕیاردرا بە پچڕاندنی هێڵەکانی ئەنتەرنێت لە کاتی تاقیکردنەوەکاندا. دیار جەمالێ نارتی، سلێمانی.